سڵاتان لەبێ ئازیزەکانی هاوڕێم چۆنن پێیوان زۆر باش بن لە بەرنامەی گەشت و زانیاری گەڕام وڵاتان گەشتی ئەم جارەمان من سەردانی ئەم یانە جوانم کردووە کە لێرە کۆمەڵێک قوتابخانە بەشداریان کردووە لە پاڵەوانەتی گۆڕەپان و مەیدانی سنووری پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی. اینجا پێمان خۆشە لێرە چالاکیەکان ببینین لەم گەشتەیە هەروە گفتوگۆ لەگەڵ مناڵەکان بکەین هەروەها باسێکی ئەم پاڵەوانێتی و ئەم وەرزشانە بکەین کە چەندێک سوودی هەیە بۆ مناڵ. جا من لێرە زۆر دڵخۆشم کە ئەیان بینم کە چەندێک هاوڕێکانم دڵخۆشن و چالاکیەکان ئەنجامەیەن بە باشی خۆیان ئامادە کردووە لەگەڵمان نابن لە گەشتەکەیە بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری وەرگرین و دڵخۆشتان بکەین. سەرچاو بەخێر بێ. خوب ناسێنی ئاڤان عیزت عەبدولفەتاح لە پرساویەکی چالاکی وەرشودی دەوانی پەروەردەی ڕۆژئاوا. زۆر خۆشحاڵین مامساگیان پێمان بڵێ ئەم چالاکیانە کە ساڵانە ئەنجامە درێت دوای مودەی چەند ساڵ کە ئەم چالاکیەتان دووبارە ئەنجام داوەتەوە؟ بەڵێ ئێمە دوجار کە فستیوالی وەرشی قوتابخانە و خوێندنگاکانمان ئەنجامدا ساڵی 2019 بۆ مانگی 4 2019 ئەتوەکو خۆشتان نەزان بە دوایە کۆرۆنا هات لەبەرەوە هەموو چالاکی وەرشیەکان ڕاوەستێنرا و ساڵی پاریش بەهۆی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە کەوتە مانگی 4 نەمانتوانی ئەنجام بین بۆیە ئەم ساڵ هەوڵمان لە سەرەتای ساڵی خوێندنە ئەم فستیواڵە ئەنجام بدەین. زۆر باشە زۆر خۆشحاڵم کە بەو شێوازە جوانە گرنگی ئێم بم ڤیستیڤاڵە. جا پێمان خۆشە باسێکی ئەم ڤیستیڤاڵەمان بۆ بکەن هەروە باسێکی ئەم چالاکیانەی کە ئەمڕۆ پێشکەشی مناڵەکانیەکەن. بەڵێ هەڵبەتە فستیواڵی وەرشی کە زۆربەی ساڵەکان ئەنجامێرێ خۆی لە بنەڕەتە یاری گۆڕەپان و مەیدانە کە بە بووکی یاریەکان ناسراوە. هەڵبەتە ئێمە لە ئامادەکاریەکانە لە 1970 و 2010 تا هەفتەی پێشوو هەستاین بە پاڵاوتنی سەرجەم یاریەکان بۆ سەرجەم قۆناغەکان بە قورآن و کچانەوە واتە قۆناغی 1 بۆ 6 بەجیا قۆناغی 7 بۆ 9 قورآن و کچان بەجیا و قۆناغی ئامادەی قورآن و کچان بەجیا. لە دوای ئەنجامدانی پاڵاوتنەکان هەڵبەتە پاڵاوتن مانەوەی کە ئێمە ژمارەیەکی زۆر قوتابخانە و خوێندنگا واتە ژمارەیەکی زۆر یاریزانمان هەیە کە پاڵاوتن دەکەین لە هەر یاریەک تەنها 6 یاریزان ئەمێنێتەوە و هەنە یاریشمان هەیە کۆتاییەوەتە هەر لە ڕۆژی پاڵاوتنە خەڵاتیان وەرگرتووە ئەمڕۆ ژمارەیەکی کەمان هێشتۆتەوە لەبەرەوەی کاتێکی زۆر نەخایەنێ و نەبێتە هۆی ماندووبوونی یاریزان و مامۆسایان. لە هەمان کاتە بۆ جوانکردن و بۆ خۆشکردنی یاریەکە چەند چالاکیێکی هونەری تیا ئەتوان بڵم هەم هونەری هەم وەرشیە ئیشەڵا لە دوای دەستپێکردنی فستیواڵەکە خۆتانی بینن. دەستان خۆش بێ باشە مامساگیان با بپرسم باسی ئەوەت کرد کە لێرە چالاکیەکان ڕاکردن هەیە بازدان هەیە هەروەها هەڵدانیش هەیە باسێکی ئەم چالاکیانەمان بۆ بکەی جیاوازی ئەم چالاکیانە چیە خودە و مناڵانی کەیسە بینەرمانن لانێ نەزانن ئەم چالاکیانە چییە بۆمان باس بکەیت؟ بەڵێ ڕاکردنەکان هەڵبەتە خۆی لە چەند ماوەیەک ئەبینێ بۆ نمونە سەمەترمان هەیە کە مناڵەکان یاخود گەنجەکانیشمان گەورەکانمان لە قۆناغی ئامادەی متەوەسڵە بۆ ماوەی 100 مەتر ڕاکەن و ماوەی 200 مەترمان هەیە 400 مەترمان هەیە 800 مەترمان هەیە هەڵبەتە 400 مەترەکە یەک دەورەی تەواوی یاریگاکەیە 800 مەتر 2 دەورەیە و 1500 مەترمان هەیە ئەمە بۆ قۆناغی ئامادەیی. لە هەمان کاتە بازەکانمان هەیە یەک بازمان هەیە سێ بازمان هەیە و بازی بەرزیشمان هەیە جگە لە هەڵدانی ڕمح واتە ڕم و هەڵدانی قورسایی و هەڵدانی دیسک. ئەمانەی با بڵێن ڕاکردنەکان لە ناو تراکێکا کە تایبەتە بە ڕاکردن ئامادەکراوە لەوێ ئەنجامێدێ هەڵدان و بازدانەکانیش لە شوێنی تایبەتی خۆیان. زۆر باشە دەست خۆش بێ مامساگیان پێم خۆشە باسێکیشمان بۆ بکەی کە سوودی ئەم چالاکیانە چییە بۆ هاوڕێکانم؟ سوودی ئەم فستیڤاڵانە هەڵبەتە ئامانجی یەکەممان دەرخستنی توانای مناڵەکانمانە بە تایبەتی لە قۆناغی 1 بۆ 6 کاتێک کە ئێمە ئەم فستیڤاڵە ئەنجامێنین لە هەموو سەرجەم قوتابخانە و خوێندنگاکانەوە ئەو مناڵانە یاخود ئەو هەرزەکارانە کێن لێرە ڕائەکەن یاخود بازەیەن یاخود هەڵدانەکانی کە باسمان کرد ئەکرێ ئەمە هەرە باشەکان دەرەکەوێ یاخود وەسەط یعنی توانای جستەییان دەرەکەوێت توانای عەقلیان دەرەکەوێت
هەر لەم ڕێگەیەوە مامۆسای وەرزش ئەتوانێت بەرە با بە توانەکانی لە هەمان کاتا ڕاهێنەری یانە وەرزشیەکان ئەتوانن دەستیان بگرن بەرەو یانەکان بیان بن بەرەو کۆلێژی پەروەردەی وەرشی و پەیمانگای وەرشی بڕوە لە هەمان کاتا ئەتوانێت بەرەو پاڵەوانێتیەکانی شارەکان بڕوا وەکو هەڵبژاردەی شارەکان یاخۆت هەڵبژاردەی عێراق و بەرەو سەرەوتریش ئەگەر توانایەکی باشی هەبێت توانێت بەرەو سەرتر بڕە ئێمە یاریزانمان زۆرە کە بەشداری کردووە لە پاڵەوانێتیەکانی ئاسیا لە پاڵەوانێتی عەرەبە و ئاستێکی باشیشیان هەبوو ئەنجامێکی باشیان بەدەستێنەوە. زۆر باشە دەست خۆش بێ سپاس بۆ ئەو زانیاریانی کە ئەمڕۆ بە ئێمە بەخشی دەست خۆش بێت و سپاس بۆ ئێوەش بەخێر بن سەر زۆر سپاس کاتە هاوڕێکانم ئێستا پێم خۆشە لە نزیکەوە هاوڕێکانی تریشمان قسەیان لەگەڵ بکەین و گفتوگویان لەگەڵ بکەین هەروکو مامۆساوتی لێرە ئەم چالاکیانی کە ئەکرێ کۆمەڵێک سوودی هەیە لە ڕووی جەستەیی و فکری و هەروەها هێزری مناڵەکانمان کەوایان لێکا بەهێز بن توانەکانی خۆیان بدۆزنەوە لە داهاتووە بۆیە بە هیوام کە هەمیشە ئەم چالاکیانە بەردەوام بێت لەگەڵمان نابن لە گەشتەکە. هاوڕێ جوانەکانم لێرە کۆمەڵێک چالاکی ئەنجام درانجایەکێک لە چالاکیەکان ڕاکردن بوو ڕاکردنی 100 کەم هاوڕێمان بەشداری کردووە چۆنی؟ باشم لەرێ چەند ساڵیت؟ تەمەنم 13 ساڵە تەمەنی 13 ساڵە باشە پێمان بڵێ لەرێ لە ڕاکردنی سەمەتری بەڵێ لە ڕاکردنی سەمەتری بەشداریم کرد توانین پلەی دووەم بەدەست بێنم هەروە لە ڕاکردنی 400 متری توانین پلەی یەکەم بەدەست بێنم هەر بژیت جا من ئاگام لێت بوو کە چەند جوان ڕاتە کرد چەند بە دڵخۆشی جا پیرۆزیشی بێ مەدالیاکەوە باشە پێم بڵێ ئەمە دالیای دواتر چی لێکەیت؟ ئەوە تر یادگاریە کە مێنێتەوە بۆ چەند ساڵێکی تر کە تۆ ئێستا من پارێکەژن مەدالیا ماوە کە ئەیبینم ورم پێبەخشێ کە ئەیبینم یاری یەکەم کاسم وەرگرمە دووە مەدالیامە وەرگرم کە بۆ ساڵێکی تریش ئینشاڵڵا هەر بەشداری یاریەکەین و ئینشاڵڵا ئەبینەوە هەر بژی زۆر باشە پێمان بڵێ ماوەی چەند ساڵە بەشداریت کردووە لەم چالاکیانە؟ ئێوە ماوەی 2 ساڵە بەشداریم کرد تۆپی دەست توانین بۆ ساحەمیدان پارێکەوە ئەم ساڵیش بەشداری بکەم هەر بژیت ئەی لەوەیە پلەی چەنەمە بەدەستێنەوە لە پارەکە لە تۆپی دەسەکەیە 96 مەکتب توانین پلەی پێنجەم بەدەست بێنین لە ساحەمیدانیش توانین پلەی چوارەم بەدەست بێنن ئەوە ئەم ساڵی کردم سەتی یەک دووەم بووم و 400 یەکەم بووم زۆرم پێخۆشە باشە پێم بڵێ چۆن ڕاهێنانەکەیت لە ڕێ مامۆساکانمان و لە ساحەکانمان ئەتوانین ڕاهێنان بکەین و هەم لای ماڵی خۆشمان تقریبا ماڵمان لە گەڕێکی خاکەتوانیوە بۆ ڕاپەڕین بە پێ دوو جار ڕابکەم و بێمەوە خۆشمان سوودیش وەرگرتووە لەوەی کە ئەو وەرزشە بەکارێنی تۆ بۆ ڕۆژانەی خۆت هەر بژیت ئەی خوا لەگەڵ خواردنە چۆنی خواردنی تەندروستە خۆی بەڵێ ئەو ڕۆژانە بزانم یاریم هەیە ئەو زیاتر خواردانە خۆم کە پڕەتینی زیاتر و وزەم پێ بەخشێ کاتە ئەمڕۆ پێشەوەی کە ئەم چالاکیە بکەی چی خوارد؟ پتاتم خوارد لەبەی پرۆتین و مادەکانی زۆرە لەگەڵ هێلکەیە توانم بیخۆم لەبەروی ئەوە سوود بەخشە بۆ زۆر باشە گوێتان لێ هاوڕێکانم ئەم هاوڕێ جوانەمان بۆی کە وزە بە باشی وەربگرێ بۆ ڕۆژەکەی پەتاتی خواردو لەگەڵ هێلکەیە بۆی پێویست ئێوەش ڕۆژانە خواردنی تەندروست بخۆن ڕاستە دەست خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بیت خۆش بێخۆ زۆر باشە با بڕین بۆ لای هاوڕێکی ترمان جا وەکووە بینن ئێستا کۆمەڵێک هاوڕێکەم لەگەڵایە جا کۆبووینەتەوە گفتوگۆکەین ئێوەش گوێبیستی قسەکانمان بن چۆنی؟ باشی ناو چییە؟ مەهناس ئەی تۆ ناو چییە؟ ئەسما بۆچی جلوبەرگەکانتان وەکو یەکە؟ لەبەرەی لە یەکتیمین یەکتیمن لێ گروپن گروپەکەتان ناوی چییە؟ بەشە بەڕاستە خۆتان ئەو ناوتان لێ ناوە؟ بەڵێ باشە ئەی ئەم خەڵاتانە چییە بەدەستانەوە؟ ئەوە یاریەکە بوو بردمانەوە ئیتر ئەوانەمان وەرگرت یەکەم بوو بەڵێ کامتان یەکەم بوون؟ چوار کەس بووین ئیتر چوارمان یەکەم بووین هەر بژین تۆ لە چیا یەکەم بووین؟ داری بەریت پۆستە باشە ئەتوانی باسێکی ئەو یاریەمان بۆ بکەین؟ چوار کەسەوەستێ و دانێ لەو سەرۆبۆریەکە هێنێت و ئیتر سێکەسەکەی تری ژوەریەگرن و ئیتر یان یەکەم ببن یان دووەم یا سێم یا چوارە بن هەر بژی تۆش یەکەم بووی هەر بژی زۆرم پێخۆشە ئاتی بابی بێنم خەڵاتەکە و زۆر جوانە خەڵاتەکەی وانە هەر بژیت و هەمیشە بەردەوام بە بۆ ئەوی کە بتانی لەم چالاکیانە بەشداری بکەیت و ئەو توانایی خۆ دەربخەی باشە هەر بژیت ئەی تۆ
منشە لەگەڵ ئەوە نابووم باشە ئەی تۆ لە چیا یەکەم بوویت هەر لە یاری بەرینەکە هەر لە یاری بەری دەکەیە کەواتە پێکەوە یەکەم بوون بەڵێ زۆر جێگای دڵخۆشیە کە هەردووکتان پێکەوە لە یەک تیم لە یەک کاتە یەکەم بوون هەر بژین ئەی هاوڕێ یەکترین بەڵێ لە قوتابخانەش بەیەکەوەن بەڵێ لە پۆلیشا بەیەکەوەن نەخێر ئەی لە چالاکیەکان کاتێک کە چالاکیەکەن ڕاهێنانەکەن پێکەوە دووبارە ڕاهێنانەکەن بەڵێ زۆر باشە پێم خۆشە ئەها ئەبینن ئەوانیش ڕاکردنەکەن بەڵام تەمەنی ئەوان گەورەترە بەڵێ ئەی پێت خۆشە تۆ کە گەورە بووی وەکو ئەم یاریزانانی ئێستا کە ئەوانیش وەکو ئێوە بەشداریان کردووە تۆش بەشداری بەڵێ حەزەکەی کە گەورە بیبی بەچی نازانم جارێ بیری لێ نەکردوێتەوە توانەکانی خۆ بیری لێ بکەرەوە چۆنی تۆ عادی تۆ زۆرە پێشەوە ناو چییە؟ ئەرینا ئەرینا تۆ چەند ساڵی؟ لە پۆلی چەندی؟ لە پۆلی دوو کەواتە 8 ساڵی ئەرینا پێم بڵێ تۆ ئەمڕۆ لێرە چی کرد؟ ئیمڕۆ خوشکاکەم بەشدار بوو لە یاری شکەکە و کامەیە؟ ئەوانە شکەکە و ئەمەیە؟ هەر بژیت ئادی وەرە لامەوە بڵێن چی هاوڕێیان ئەم هاوڕێ جوانەمان خوشکەکەی بەشداری کردووە جاوەکو هاندان بۆ خوشکەکەی ئەمڕۆ لێرە ئامادەیە بۆ ئەوەی کە بانگی بکات و هانی بات و یەکەم بێت و کاس باتەوە وایە؟ بەڵێ جا مەدالیایەکیشی بردوێتەوە خوشکەکە بەڵێ بابزانی ناوی چییە؟ چۆنی؟ باش ناو چییە؟ ئامێز ئامێزگیان چەند ساڵی؟ 11 هەر بژی دڵخۆشی کە ئەمڕۆ خوشکەکەت لەگەڵایە ئەی لە چییە ئەم خەڵاتە جوانە بردوێتەوە؟ لە پێشبڕکەی 2 سەمەسترەکە پێشبڕکەی 2 سەمەترێکە هەر بژی چەندم بووی؟ سێم پلەیەکی زۆر باشە ئەی پێت خۆشە چەند ساڵێکی کەش دووبارە بەشداری کەیتە و هەوڵ بی کە زیاتر و زیاتر بەرەکانی خۆ دەرببڕی چکە لەوانەیە ئەم ساڵ لە ڕاکردنا بەشداری کردو چەند ساڵێکی کە بتوانین لە چالاکی کەشا بەشداری بکەین بەڵێ زۆر چاکە منیش زۆر دڵخۆشم پێتان ئەی ئێوە ناوتان چییە تۆ ناو چییە؟ من ناوم ڕۆژینە ڕۆژین تۆ ئەمڕۆ چی کرد لێرە؟ هیچ بەڵام جایەکسر هاتم قورساییەکەم هەڵدا ئەها کەواتە ئەمڕۆ وەکو بینەر هاتووی ئەی جیاوازی چییە لەوەی کە بینەر بیان یاریزان بی؟ بۆ نمونە ئەوەی تر یاریەکە تۆ سێریەکەی کامیان خۆشتر؟ یاریکردنەکە یاریکردنەکە کاتە پێت خۆشە ئەم ساڵ دووبارە بەشداری کەیتەوە؟ باڵە هەر بژی من ساڵێکی کەژێمەوە بۆلاتام ئەتان بینمەوە باشە؟ ئەم دوو هاوڕێم ئەمزای ئەمان ناویان چییە؟ تۆ ناو چییە؟ ئایگیان پێم بڵێ تۆ ئەمڕۆ جلوبەرگی وەرزشین بەڵام هەست دەکەم کە بەشداریت نەکردو لە چالاکیە؟ بەڵێ بەشداریم نەکردووە بۆچی بەشداری نەکرد؟ خۆ حەزی نەکرد یا خۆت پێت خۆشە چەند ساڵێکی کە بەشداری کرد؟ چەند ساڵێکی کە ئەیکەم مامۆستا ئێستا پێمی نەکرد بەڵام ساڵ لە پەسەوبەری بەشداریم کردووە زۆر باشە هەر بژی ناو لیایە باڵە لیا پێم بڵێ ئەمڕۆ وەکو جمهورێک یاخود وەکو بینەرێکی ئەم یاریانە لێرەی وایە؟ باشە هاوڕێت هەیە ئەمانە هاوڕێی تۆن؟ پورزان؟ باڵە پێکەوە هاتون ئەی پیرۆزبایی لێ کرد؟ باڵە باڵە دەست خۆش بێ زۆرم پێخۆشە کە ئەتان بینم بۆ شێوازە جوانە بەشداریتان کردو لەم چالاکیانە و هەروە تۆش هانی خوشکەکەتی بە هیوام کە خوشک و براکانی تریژ وەکو ئێوە بن دەستان خۆش بێ باشی باشن تۆش وەرە لام تۆش وەرە لامەوە تۆ یەکەمەکەمانی چۆنی؟ لە باش ناو چییە؟ محەممەد محەممەد هەستی چۆنەکە یەکەم بووی هەستێک زۆر خۆشم باش ئادەی چیت بردوێتەوە؟ ئەم کاسە جوانە؟ بەڵێ دوایی چی لێکەی؟ هەڵیەگرم هەڵێکیت باشە پێم بڵێ
بەشداریت کردو لە ڕاکردنی 400 مەتری وایە 400 مەتری بۆ تەمەنی ئێوەش زۆرە لەبەرەوە زۆرم پێ خۆش بوو کە توانیت بیبڕیت و یەکەم بیت پێم بڵێ چەندێک ڕاهێنانە کرد زۆر زۆر بەڵێ ئەنجا زۆر بە توانا و بەهێز بووی زۆر بە دڵخۆشی توانیت هەمووی ببڕی ئەزانی بەڵێ جێگەی شانازیت بەردەوام بە باشە بەردەوامە بی لەم چالاکیانە بەڵێ پێت خۆشە بێ کە گەورە بیبی بەچی من حەزم لێ بم بە یاریزان یاریزان دڵنیام کە ئەتوانی بۆیە هەوڵ بە باش هەر بژیت ئەی ئیستا کە خێزانەکەت لەگەڵ تایە نە ئەی ئەمڕۆ لەگەڵ کیات لەگەڵ مامۆستاکان بەڵێ ئەی دواتر کە ئەم کاسابیتەوە بۆ ماڵەوە تۆ بڵێ ماڵەوە چی و پێ بڵێ دەست خۆشم لێەکەن دەستخۆشیت لێەکان و هاانتێن ڕاستە هەر بژیت بەردەوام بە باش بەڵێ زۆر باشە ئەم دوو هاوڕێی کەمان کامتان دووەم بوون تۆ دووەم بووی وەرە لامەوە تۆ دووەم بوویت ناو چییە؟ ئارا عەلی ئارا وەرە تەنیشتن ئارا بەڵێ ئارا عەلی ئارا عەلی ئارا پێم بڵێ چەند ساڵی 11 ساڵ 11 ساڵی هەر بژیت ئاراگیان تۆ ماوەی چەندێک ڕاهێنانە کرد وەڵی نزیکەی هەفتەیە چاڕێکم بۆمە هەفتەیەک ئادی پێم بڵێ لە ڕاهێنانەکان تا چی و کرد چۆن تەمرین و ڕاهێنانەکانی بەباشی تەواو کرد ڕاکردنی خاوم کرد ئەنجا لە ماڵەوە هەر ئاواکەیت ئەوەم ئەکرد ئاوا بکەیت ئاوا ڕۆی زۆر باشە لە ئەوانم کرد و بە دەوری خانووەکە چەند جار سۆرامە هەموو ڕۆژی 10 جار 5 جار بە دەوری خانووی خۆتانە بە دەوری ماڵەوەتان ئافرین وڵاتی بەسەوە زۆر باشە ئەنجا سەیری جلوبەرگەکانی کەن چەند جوانە تۆ حەزت لە ڕەنگی شینیشە باڵە شین سۆس تۆش مەدالیایەکی زۆر جوانی وەرگرتووە کە ئاڵای کوردستانیشی لەسرە پێم خۆشە هەموو ساڵێک ئەو بەهرانی خۆت بەباشی ڕاهێنانی لەسەر بکەیت و بتانی کە لەم چالاکیە جوانانە بەشداری بکەی باشە هەر بژیت باش پێم بڵێ پەیامت چییە بۆ هاوڕێکانی ترمان ئەوانەی کە حەزەکەن بەشداری بکەن لەم چالاکیانە بەڵام لاانەیە نەیانتوانی بێ وەکو تۆ یان ترسابن ئەڵم قەت مەترسن لە ڕاکردنا چکە شانی ئەوە نییە بترسی خۆ دۆڕانە هەر دۆڕانە برنەوەش بێ خۆیش نابێت ئەگەر دۆڕی دۆڕێنی تا بدۆڕێیت و ببیتەوە مهمەوەی کە بەشداریت کردووە بۆ ئەوەش پێویست ناکات بترسن پێویستە بەهرەکانی خۆتان داخی بکەنەوە هەر بژی زۆر چاکە تۆ چۆنی وەڵا باش ناو چییە؟ ئەنەس ئەنەس ئادی وەرە ئەملاو ئەنەس ئەوان خەڵاتەکان وەرەگرن با ڕسمەکانیان جوان دەرچێ ئەنەس پێم بڵێ چەند ساڵی؟ 11 ساڵی باش ئەنەس لە چ قوتابخانێکی؟ خەلیفاوە چۆن بۆ قوتابخانەکەی تۆ تۆیان هەڵبژار بۆ ئەم چالاکیە؟ بۆم چالاکی وڵای مەساحەمانیش نییە لە دەرەوە هیناکەین شەکەن کەواتە تۆ زۆر بەتوانای وایە؟ پێم بڵێ حەزت لە ڕاکردنە؟ بەڵێ ئەگەر من تۆ ئێستا ڕابکەین تۆ بڵێ کامان بیبینەوە دڵنیام کە تۆی بیتەوە چونکە تۆ بەتوانای باشە پێت خۆشە بێ کە چەند ساڵێکی تریش بەشداری بکەیتەوە؟ وڵا 3 ساڵ 2 ساڵ 2 ساڵی کە بۆی لەو ماوەیە پشوو بیت تۆزێ؟ بەڵێ هەر بژیت ئەی حەزەکەی لە داهاتوە ببی بەچی؟ وەڵام من حەزم بە یاریزانی گۆڵ یاریزانی دوو گۆڵی تۆپی پێیە ئەی سەرسامی بەچی یاریزانێک؟ وەڵا هین بێنزیم بۆچی سەرسامی پێی؟ وەڵا بەقوتە بەقوتە؟ ئەی چی بکەین بۆی کەوە وەکو ئەو بەقوت بی؟ وەڵا بێ ڕاهێناکەی کاتە بەردەوام بە تۆش باشە؟ هەر بژیت سەرکەوتو سلااو لێبێت زۆر سپاس بەخێر بێن خۆ بناسێنی من ڕەنجقادر ڕاهێنەری ینی وەرشی پێشمەرگە و ڕانەی هەڵبژاردە عێراق بۆ یاری گۆڕەپان و مەیدان زۆر خۆشحاڵین کاتە پێمان بڵێ مامۆساگیان مناڵەکانی ئێرە یاخود ئەوانی کە بەشداریان کردووە لەم چالاکیە بەپێی چی هەڵیان ئەبژێرن وەکو خۆتان ئاگادار ئێستا پاڵەوانەتی گۆڕەپان و مەیدان کە لە بوارەکەی خۆمانایە ئێستا لە یاریگای ڕاپەرینگ ئێستا پاڵەوانەتەکە بەڕێوەچێ ئێمەژۆ ڕاهێنەرانە ئەمە دەرفەتێکە بۆ ئێمە کە بێنە ئێرە خۆ دەزانی یاری گۆڕەپان و مەیدان لە چاو یاریەکانی کە تۆزێک نامۆیە لە چاو یاری تۆپی پێوەنە یاری تۆزە نامۆیە
بۆیە مەجبورین ئێمە سوود لە پاڵەوانتی خوێندنگا و قوتابخانەکان ببینین ئەم قۆناغش کەسەوە ئەم قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەیە بۆ ئێمە شتێکی زۆر باشە کە این لە ڕۆژانی پاڵاوتن و حتا ئێسش ئەمڕۆ لە ڕۆژانی پاڵاوانتیا کە وجودمان هەیە و بەتەمانەکە یاریزانێکی باش لە کورچ لە کەجەگە پاڵاوانێکی باش بینین و زین ئاستی باشە بینین لای خۆمان و لایەنە پەرێ پێبین و سەری خێن پاڵاوانتیەکانی عێراق و بگرە پاڵاوانتی ئەقلیمی نێودەوڵەتیەکانیش زۆر باشە کاتە لێرە ئەو یاریزانانەیە خودە مناڵانی کە لێرە بەشداریان کردووە دواتر ئێوە هەڵیانە بژێرم بۆ پاڵەوانێتی باشە بەپێی چی بەپێی ئەو توانانەی کە یەکەم و دووەمەکان بوون یاخود بەپێی ڕاکردنەکانیانیان بەپێی کاتەکانیان خۆی تەمەن زۆر دەورە بینێ لێرە و پێی یەکەمیش نیە لە زۆربەی یاریەکانە بمنە یاری کراوە زۆر یەکەمیتیاوە بەڵام کە من وەختم بۆ گرتووە یا کە بازیاوە مەتر و سانتیمەکەی کراوە یەکەمیش وە بەڵام مستەواکەی باش نەبە من ناوم نەنووسی بەڵام تیاتی بۆ منە لە هەنێ یاریاونە یەکەم و دووەم زۆر باش من یەکەمەکەم وەرگرتووە دووەمەکەم دوای کە قسەم لەگەڵاکرۆ من مدەڕیبی یانە یەک و مدەڕیبی هەڵبژار دێراقم ناو ئەدرس و شتێکم لێ وەرگرتومە دوای قسە لەگەڵاکەمەوە ئەگەر خۆی پێی خۆش بوو ئەو کاتە قسەی لەگەڵاک عینە یاریگا و ڕاهێنانەکەین و ئینشاڵا بۆی سەریخن بۆ پاڵەوانتیەکان چونکە مە دەرفەتێکە هەم پاڵەوانەکانی کەشمان هەمی لە مەکتەبەکانە و لە بوارەکانی کاکە پەرەمان پێداونێسە لە خەبەزای یاریزانی هەڵبژار دێراقن و بگرە پاڵەوانی نێودەوڵەتین هەرو هەمان شێوە بە هەمان فلتەر ئێمە وەرمان گرتوون زۆرم پێخۆشە دەستان خۆش بێ دڵخۆشیشم کە ئەبینم کە مناڵەکان یاخود ئانی ئەو یاریزانانی کە ئەمڕۆ بەشداریان کردووە توانەکانیان دەرئەخەن یاخود هانیانەیەن بۆ ئەوەی کە بتوانن بەشداری بکەن لە پاڵەوانێتیە بە هیوام کە هەمیشە جێگا دەستان بم شێوەی ئەمڕۆ دیار بێت و بەردەوام بن دەست خۆش بێت بەڕێستان سپاس. چۆنی باشم سپاس ناو چییە؟ ئایا تۆ لە پۆلی چەنی و چەند ساڵی؟ لە پۆلی هەشتم 14 ساڵم لە مەکتەبی شوێنی کچانەوە بەشداریم کردو مەکتەبی شوێنی کچان سەرکەوتوو ئایگیان ئەمە دالیایە و کە وەرگرتووە بە پلەی چەنە وەرەگرت بە پلەی سێم لە یاری بەرید و لە یاری 400 مەتریا لە ئاستی سلێمانیە دووەم بوو هەر بژین باش پێم لە قوتابخانەکەتان چەنم بوو وەڵی نازانم دێم بوو نازانم کاتە لێرە کۆمەڵە قوتابخانەی زۆر بەشداری ئەم چالاکیان کردووە یەکێک لە قوتابخانەکان قوتابخانەی تۆیە و کە تۆش خۆت پلەی دووەمە بەدەستێناوە پێم بڵێ هەستت چۆنە؟ هەستێکی زۆر خۆشمەیە ئەومە یەکەم جارمە کە لە یاریەکانی قوتابخانەیە بەشداریەکەم ئەی پێت خۆشە چەند ساڵێکی کەش دووبارە بەشداری بکەیتەوە؟ ئای چۆن زۆر حەز لێ خۆم سوود لەوە وەرگرتووە کە کاتێک بەشداری ئەم چالاکیان ناکەیت؟ بەڵێ زۆر بژیت باشە پێم بڵێت تۆ بینەری بەرنامەکانی ئەمەی هەر زۆر بەخوا باشە خۆشم تابع زۆر ئەەکەم بەڕاست سێبانەکەی زۆر دڵخۆشم ئەی بینەری کام بەرنامەی زۆر ژیکەڵە زیتەڵە منیش گەشت و زانیاری بینەری بەڵێ هەر بژیت دەست خۆش بێ سەرکەوتوو بیت بە هیوام کە هەمیشە ئاوا بتبینم بە سەرکەوتووی بەو بەهرە جوانانە و بۆ توانە جوانانە و لەگەڵ یا بەردەوام بە بۆ ئەوەی کە لە داهاتوە ببی بە یاریزانێکی زۆر باش لەگەڵ مابن ئیساچین بۆ لای کۆمەڵێک هاوڕێی کەمان ببینن خەڵاتیان بردۆتەوە چۆنن؟ باشین ئادی وەرنە لام با من بێمە بینتانەوە وەرنە لام چۆنن؟ باشین ئەمە چیەم خەڵاتە جوانە؟ وەڵا هی برنەوەی 200 مەتریا باشە ئەمە خەڵاتێکی گەورەیە واتە قوتابخانەکەتان ئەدی بابی بینین خەڵاتی دووەمی بەدەستێناوە قوتابخانەکەیان ڕاستە؟ بەڵێ هەر بژین هەستان چۆن بوو کاتێکەمەتان وەرگرت؟ زۆر خۆش بوو ئەدی بیگرە بەدەستەوە تۆزێکیش قورسە باشە پێم بڵێ تۆ بەشداریت کردووە بەڵێ لە چی یاریەکە بەشداریت کردووە؟ لە ڕاکردنی 200 لە ڕاکردنی 200 مەتریا بەشداریت کردووە و مەدالیاشە بردۆتەوە و دوو هەمیش بوویت هەر بژیت باشە پێم بڵێ ئەم هاوڕێیانەی ترت لە قوتابخانە لەگەڵتان بەڵێ جا ئەمڕۆ هاتوون وەکو هاندەرێک بۆ تۆ بۆ ئەوی کە هانبن بۆی کە لە چالاکەکانە براوە بیت وایە؟ بەڵێ باشە پێیان وتم کاتێکە چالاکی و کردووە تو ئەمانیش لەگەڵ تۆ چالاکیان کردواتە ڕاهێنانیان کردو کاتێکە
سەرەتا خۆ گەرمەکەیت بۆ ئەوی کە ئاها بەباشی ڕابکەی ئەمانیش لەگەڵ تۆیە ڕاهێنانیان کردووە بەڵێ یارمەتی دەرێک بوون بۆ من هەر بژین جە دواتریش کە براوە بوویت ئەوان دەستیان کردو بە گریان لە خۆشیە من هیچ بەلامە ئاسایی بوو بەڵام ئەوان هەمیان گریان من خۆم یاریەکەم کردو بەڵام بەلامە ئاسایی بوو هەر بژیت زۆرم پێ خۆشەکە ئاواتان بینم لە ناویەکە یەکگرتوون پێکەوە وەکو گروپێک هانی یەکتریێم باشە تۆ پێم بڵێ تۆ ناو چییە؟ من نام ساریە ساریا تۆ گریای کاتێ ئەم کە براوە بوو زۆر بۆچی؟ تێک زۆر خۆشە هەستێکی زۆر خۆشە کاتێک کە هاوڕێکت براوە بێ لە دڵخۆشی خۆت ئاگریت وایە؟ باشە پێم بڵێ پێت خۆشە کە چەند ساڵێکی تر کاتێک کە خۆت توانیت لێکێک لەم چالاکیانیا بەشداری بکەیت ئەو وەختە شتێکی زۆر خۆشمە بێ ئەم کاتەلانێ پێچوانە بێتەوە ئەجا ئەم لە خۆشیە هانی تۆ بات و بگری لە خۆشیە وایە؟ باڵێ تۆ چۆنی؟ باشمەڵە ناو چییە؟ ئەسما ئەسما وابزانام تۆ بوو لەگەڵ هاوڕێکەی ترتا بینیمی کاتێک کە خۆتان گەرمە کرد و چالاکی و ڕاهێنانتانە کرد و هانی ئەم هاوڕێتانە بەڵێ وابوو؟ بەڵێ باشە لە ماڵی شۆ پێکەوە ڕاهێنانەکەن؟ بەڵێ هەر بژین ئەی لە قوتابخانەش دووبارە پێکەوەن بەڵێ هەر بژیت سەرکەوتوبی تۆ ناو چییە؟ وارین وارین ئەم خەڵاتە جوانە چێ بەدەستە؟ وڵا لە پێشبڕکێکای وەرمانگرت وەریان ببینن پێکەوە هەمویان بە کۆمەڵ وەریان گرتووە باشە واریم پێم بڵێ لە قوتابخانەیە چۆن وڵا باش لەوانەی وەرزشا چۆن زۆر باشم زۆر باشی گرنگە کە مناڵ یاخود هاوڕێکانی خۆت کە ڕۆژانە ڕاهێنام بکەن و چالاکی بکەن بەڵێ بۆچی گرنگە بۆ ئەوەی کە جستیان بەهێز بێت و بتوانن لێکێک لەم چالاکیانەیە بەشداری بکەن یاخود ڕۆژانە بڕۆن بەڵێ تۆ حەزی لە چی یاریەکە زۆر چی وەرزشێ تۆپی پێ تۆپی پێ ئەی باشی لە تۆپی پێ بەڵێ هەر بژی ئەتوانی تۆش بەشداری بکەی لە خولەکان چونکە لە هاوینە کۆمەڵی خولی جیاوازەیە ئەتوانی لە هاوینە بەشداری ئەو خولانەشکەیت وای ئادەی وەرە بۆلام بزانم تۆ ناوت چییە وەرە ئێرە چۆنی ڕقم دوو ژمارە دوی تۆ باشم ژمارە دووت حەز لێیە ئەرۆڵە باشە پێم بڵێ تۆ ناو چییە؟ حەنان هەنان ناوکەت زۆر خۆشە چەند ساڵی؟ 10 ساڵم 10 ساڵی هەنان پێم بڵێ تۆش لەگەڵ ئەم هاوڕێیانی کەمانە دەست کرد بەگریان کاتێک ئاوڕێکت براوە بوو ئەرۆڵە بۆچی؟ لە خۆشیە هەستێکی زۆر خۆشەیە لەو کاتەیە ڕاستەسێکی زۆر خۆشێ ئەی چیتان کرد هاوارتان کرد باوشکەن بەیەکە ئەرۆڵە بەڕاستە؟ ئەی پێتان خۆشە ساڵی داهاتوش پێکەوە بەشداری بکەنەوە بەڵێ منیش پێم خۆشە بێت بە هیوام کە بەردەوام بن هەروە بە هیوام کە دایک و باوکەکانیش گرنگی بن بەم چالاکیانەی قوتابخانەکانیان مناڵەکانیان بتوانن بەشداریان پێ بکەن چ لە قوتابخانە بێ یاخود دەروی قوتابخانە بێ یاخود لە خولەکانی تر بێ بۆ ئەوی کە بتوانن بەهرە و توانای مناڵەکانیان پەرە پێبن و بیدۆزنەوە بۆ ئەوی کە هەمیشە تەندروستیەکی باشیان هەبێ کۆتایی ئەهێنین بە گەشتی ئەمڕۆمان بە هیوام کە گەشتێکی پڕ زانیاری و دڵخۆشکەر بوو بێ بۆ ئێوە تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین با پێکەوە ماڵاواییان لێ بکەین خواتان لەگەڵ